ئەو سەرۆکەی لە پاش کوژرانی هێندەی قەبارەی ماڵەکەی فایل لەسەر کوشتنەکەی کرایەوە و ناوبانگی دوای مردنی زۆر زیاتر بوو لە ڕۆژانی سەرۆکایەتیکردنی لە وڵاتەکەیدا. جۆن فیتزجێرالد کەنەدی گەنجترین سەرۆک و یەکێک لە لێهاتووترین ملازمەکانی هێزی دەریایی لە جەنگی جیهانی دووەمدا. To assure the survival and the success of liberty. دەڵێن گەشتبینی و جوانبینیەکەی جۆن گەیاندیە پۆستی سەرۆکایەتیکردنی ئەمریکای زەبەلاح، بەڵام دواتریش هەر لەسەر دەستی ئەمریکیەکان کوژرا. پیاوێکی توند لە هەمان کاتدا قسەخۆش و گاڵتەچی بوو. جۆنیش هاوشێوەی سەرۆکەکانی تر هەڵەی دەکرد، بەڵام هەمیشە هەڵەکانی دەکردە ئەزموونێک و دەبوونە هەوێنی ئارامی و گەشتبینی زیاتر بۆ ئەمریکا و جیهان. جۆن خەونێکی هێندە گەورەی نەبوو، تاکە خەونی چوونی گەردون ناسان بوو بۆ بۆشایی ئاسمان و گەڕانەوەیان بوو بە سەلامەتی. وەک چۆن یەکەم کەشتی بۆشایی ئاسمان لەسەر دەستی ئەو ڕوویدا لە 5 مەی 1961 و تاوەکو ئێستاش بەردەوامیان هەیە. Because it is there. Well, space is there. And we're going to climb it. And the moon and the planets are there. تێڕوانینەکانی جۆن گرنگ و سیر بوون، هەر بۆیەش ناوی جۆن تاوەکو ئێستا دوای 61 ساڵ هێشتا بەنەمەری ماوەتەوە و سوێند بە باشیەکانی دەخۆن. جۆن هەڵبژاردەی دیموکراتەکان بوو، بەڵام دواتر بووە هەڵبژاردەی تەواوی میلەتی ئەمریکا. جۆن کەنەدی هاتنە سەر تەختی سەرۆکایەتیەکەی هێندە سانا نەبوو، لە وەختێکی دژوار و هەستیاری حکومڕانی ئەمریکادا پەیدا بوو. And so, my fellow Americans, ask not what your country can do for you, ask what you can do for your country. بەڵام هەمیشە ئەمریکەکان دەڵێن جۆن هیچ کات بەبێ هەڵوێست نەدەمایەوە و کاردانەوەکانی بەهێز و دڵگەرمانە بوو بەرامبەر یەکێتی سۆڤیەت. هەر ئەمە بووە هۆکاری ئەو خۆشەویستیە زۆرەی خەڵک بۆ جۆن و ناوهێنانی وەک باشترین سەرۆکی ئەمریکا. All free men, wherever they may live, are citizens of Berlin. لە سەرەتای بوون بە سەرۆکی چەندین دەستکەوتی گرنگی بەدەستێنا. سوپای ئاشتی دروست کرد بۆ یارمەتیدانی خەڵکی و ئەمریکای فراوانتر کرد. چاکسازەکانی جۆن کەنەدی توانی ئەمریکا لە قەیران دەربهێنێت. هەروەها دانوستانی لەگەڵ نیگیتا خرۆشچێڤی سەرۆکی سۆڤیەت کرد بۆ کۆتایی هێنان بە موشک بارانکردنی کوبا. بەرنامەی نوێی کەنەدی ڕێگەی بۆ چاکسازی گرنگ خۆش کرد، وەک کەمکردنەوەی ڕێژەی بێکاری، یاسادانانی دژە هەژاری، یارمەتیدانی جوتیاران و کۆنتڕۆڵکردنی پیسبوونی ئاو، هەروەها پشتگیری مافی مرۆڤی کرد و یارمەتی نەمانی ڕەگەزپەرستی کە بەشێک بوون لە یاسای مافی مرۆڤی ساڵی 1946. You're aching back. Well, it depends on the weather, political and otherwise. وەکوتراوە هەموو سەرەتایە کۆتاییەکی هەیە. جیاوازی نییە بۆ هیچ کەس، گرنگ دەچێتە دواوێزگەی ژیانت. دواوێزگەی ژیانی جۆن تشرینی دووەمی ساڵی 1963 بوو. ئەو کاتەی لەگەڵ هاوسەرەکەی بەرەو تەکساس دەچوون و بەخێرهاتنیان دەکرا زۆر گەرم و گوڕانە. پێدەچوو یەکێک بێت لە خۆشترین ڕۆژەکانی جۆن کەنەدی. لەگەڵ پارێزگاری تێکساس و هاوسەرەکەی دەچوون بۆ مەراسیمی دامەزراوەیەکی بازرگانی بۆ وتاردان کە نزیکەی 200,000 کەس ئامادە بوون لە پێشوازی سەرۆکەکەیان. کاتژمێر 12:30 خولەکی نیوەڕۆ بووە دواساتەکانی سەرۆکایەتیکردنی ژیانی و ئەمریکا لە ناکاو دەنگی تەقە بیسترا لە بینایەکی نزیک لە سەرۆکەوە. کاتێک بینیان گولەیەک بە ملیدا تێپەڕی، گولەیەکی دیکە پشتی سەری جۆن کەنەدی پێکا. زوو گەیاندیانە نەخۆشخانە، بەڵام هەموو دەرکاکانی ژیان بەڕوویدا داخران و بە تەواوی چاوی لە یەکناو کۆچی دوایی کرد. بەمەش جۆن کەنەدی بۆ چوارەمین سەرۆکی تیرۆرکراوی ئەمریکا.
دوای 61 ساڵ بەسەر ئەم ڕووداوە هێشتا ئەم کەیسەدا نەخراوە. بەشێک لە خەڵکی ئەمریکا پێیان وایە و دەڵێن ئەم کارە پیلان بۆ داڕێژراو بووە و پێدەچێت دەستی CIA تیادا بێت، چونکە بە درێژایی مێژووی ئەمریکا سەرۆکێکی هاوشێوە ڕازگۆ و داکۆکی کاری مافی مرۆڤ بوونی نەبووە و نابێتەوە.